سڵاوی خۆی گەورەتان لێبێ وەرزش دۆستان لەگەڵتانین لە کەناڵی دیمەن لە بەرنامەی دیمەنی یاریگا لەگەڵ کاک ئەحمەدی خۆشەویست. یابێن نەدەبا بیان هێشت بە کە چای بەنۆسۆ بڕوە چونکە چای بەنۆسۆ لەگەڵ ڕیال مەدرید ئاستی خراپ نەبوو. سکالۆنی ڕاهێنەری ئەرجەنتین لە هەموو یاریەکان گۆڕانکاری دەکرد و هەڵەی دەکرد. کانی ڕیال مەدرید وەرزەکەی بە سەفر نازناو کۆتاییدا ئەی بەهێزی بەرشلۆنەش نییە. کاماڤینگا زۆر خراپ بەڵام ئەوی سەرەکینەوە بەڕایم کاریراش زۆر خراپ. یعنی کێشەکەی ڕیال مەدرید 2 ساڵە ئیمباپێ. بەڵێ وای کرد خۆپەرستی لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید دروست بێ لە نێو خۆیان. یعنی بەهاتنی ئێمباپێ ڕۆحیەتی جەنگاوەری لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید گۆڕا بۆ خۆپەرستی. مباپێ بکە کاتە رۆدریگۆ پێکانە و ڕاهێنە پشت بە گۆنزالۆ گارسیا نابەستێتن و کرۆس و مودریچ نەماوە لە ڕێن. دەبێت لە تیپێک زیاتر لە گۆڵکارێک هەبێت وە جگە لەوەش نابێت ئەم گۆڵکاری سەرەکی تیپەکە ئەوەندە خۆپەرست بێ ئەوەندە ئەنانی بێت تەنیا ئیشی گۆڵکردن بێ لە نێو یاریگا. با یەک شت پێ بڵێم ڕێک وەڵامی و پرسیارت بدەمەوە. دیمەنی یاریگا پێنجشەممە کاتژمێر 9.